و ڕۆڵی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان و بەگشتی هەرێمی کوردستان لە چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا و گرگیەم سەردانە زیاتر لەگەڵ میوانەکەم گفتگۆ دەکەم بەڕێز دکتۆر بەشیر حەداد جێگری پێشووتری سەرۆکی پەرلەمانی عێراق لێرە لەگەڵمە. دکتۆر زۆر بەخێر بێ. سەرەتا ئەوەی کە گرنگە سەردانەکەی سەرۆکوەزیران مەسرور بارزانیە بۆ بەغدا کۆمەڵێک پرسی گرنگ هەیە لەگەڵ حکوومەتی تازەی عێراق باسی لێوە بکات. لەم کاتە هەستیارەدام سەردانە چۆن دەبینن؟ ئایا حکوومەتی عێراق مەیلی چارەسەرکردنی کێشەکانی هەیە؟ بەناوی خوای گەورە مێرەبان لەگەڵ دەستپێکی نوێی حکوومەتی عێراق بەڕێز عەلی زەیدی دیسان با بڵێن ڕێڕەوەکی نوێ دەست پێ دەکاتەوە لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا و دیسان هاتوو چۆ و هەوڵ و تەقەڵایەکی زیاتر چونکەمە یعنی هەرووامان بینیوە لە دوای 2005ەوە لەگەڵ هەر پێکینانی کابینەی حکوومەتێکی بەغدا ئەم با بڵێن هەوڵانە بەردەوام دەم لە نێوان حکوومەتی هەرێم و لە نێوان بەغدا. یەک لە ئامانجە گشتەکانی حکوومەتی هەرێم بە تایبەتی کابینەی نۆ یەک لە ئامانجە گەورەکانی ئەوەیە کە ئەم پەیوەندەی نێوان هەرێم و بەغدا ئیدارەدانێکی باش ئیدارە بدەن و هەروە پێشکەوتن بەخۆیان ببینێ و لەسەر ئەساسی شەراکەتێکی ڕاستەقینە و بەپێی بنەماکانی دەستور التزامات و مافەکانی هەردوو لە دیار بکرێ و پێوە پابند بن. ئەمە یەک لە ئامانجە گشتەکانی کابینەی نۆ بووە هەموو کابینەکانی کە حکوومەتی هەرێمی کوردستان بووە. بەڵام بەداخەوە لە حکوومەتێک بە دوایەکەکانی بەغدا ئەم وەڵامە نەبینراوە، ئەم با بڵێن بەرەو پێش هاتنە نەبینراوە بەرەو حکوومەتی هەرێمی کوردستان. ئێمە لەگەڵ بەغدا لەسەر سێ بنەما کار دەکەین. یەکێکیان دەستورە، بنەمایەکی دیکە ئەو ڕێککەوتنە سیاسیانەیە کە دەکرێت لە نێوان هەرێم و لە نێوان بەغدا. یەکێکی دیکەش ئەو پرەنسیپانەیە وەکو سێ بنەمای گشتی کەوا پرۆسەی سیاسی عێراق لە دوای 2005ەوە لەسەری دامەزراوە. پابەندی هیچ کامیان نابێت. بریتە لە تەوافق و تەوازن و شەراکەت. ئەمانە ئەم سێ لایەنە هەم دەستور و هەم پرەنسیپەکان و هەم ڕێککەوتنە سیاسەکان هیچ یەکی کە لەگەڵ ئەو هەموو تەقەڵایە حکوومەتەکانی هەرێم لەگەڵ بەغدا بەڵام بەداخەوە بەغدا تا ئێستا وەڵامێکی ئەوتۆی نەبووە و ئیلتیزامێکی تەواوی بۆوانە نەبووە. لەلایەن دەستورەوە ئێمە هەموو جار دەڵێن کێشەکان پێویستە بەپێی دەستور چارەسەر بکرێت، ئیلتیزام بە دەستورەوە بکرێت. دەستور هیچ کێشەی نییە. ئەو دەستورە ئێمە پێی رازین لەگەڵ ئەوە کە هەندێک با بڵێن گلەی و تێبینیشمان لەسەر هەیە، بەڵام 185 زیاتری گەلی کوردستان و گەلی عێراق هەموو دەنجە بەو دەستورە داوە. کێشە لە دەستورەکە نییە، بەڵام کێشە لەو کەسانەیە کە دەستوریان بەدەستە، کێشە لەوانەیەکەوە مامەڵە بە دەستور دەکەن، ئەوانەی کە جێبەجێ دەکەن. باشە، بۆچی لە 2003 تا ئێستام کێشانە کۆتایی نەهاتووە؟ وەکو جەناب دەڵێ ئەگەر دەموچاوەکانیش بکۆڕێن هەمان عەقڵیەت هەر بەردەوامە. کەواتە بۆچی هیچ ڕێگە چارەیەک نادۆزرێتەوە بۆ بابەتە؟ نە ئیرادەیەکی دڵسۆزانە هەبووە بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە و نە ئیدارەیەکی باشە بۆ بەڕێوەبردنی ئەم با بڵێن قەیرانانە. ئیدارە و ئیرادە نەبووە لە بەغدا بە زۆری نەبووە. ئەمانە وای کردووە کە هەمان عەقڵیەتی پێشوو پێش 2003 زاڵ بێ بەسەر ئێستاوە. ئێمە چاوەڕوامان دەکرد دوای 2003 عێراقەکی نوێ بێ، بۆیە کورد بەشدار بوو لە دروستکردنی عێراقێکی نوێ و زۆر بە جۆش و خۆشەوە بەشدار بوو لە پێکێنانی حکوومەتەکانێک لە دوایەک. بەڵام بەداخەوە ئەم عێراقە نوێیە نەکەر نەبووە با بڵێن ساڕێژکردنی برینەکانی پێش 2003 بەڵکو قوڵتریشی کردەوە. جاری وایە ئەوەی کە پێش 2003 نەکرابوو دوای 2003 ئەمانە بۆمانیا کرد. ئەوان يعني چش ئەساسەکە ئەوەیە دان بە ینی بە عەقڵیەتێکی تەواو بە قەناعەتێکی تەواوە دان بە فیدرالیەت نانێن بە سیستەمی فیدرالیەت نانێن. مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکەن وەکو دیفاکتۆیەک، وەکو با بڵێن واقع بینە واناکەن کە ئەمە پێویستێکی ضروریە و سیستمی نوێی عێراق لەسەر فیدرالی بنیادراوە. نا بۆیە هەردەم بە شێوەیەکی مرکزی بە شێوەیەکی سنترالیزم مامەڵەی لەگەڵ دەکا و دائیمەن هەوڵی ئەوە دەدرێتەوە دینۆچی بکرێ، دەستولاقی بکرێ و پێوەست بکرێ و زۆر لە ئیمتیازاتەکانی پێ نەدرێ وای لێ بکەن کە ببێتە بەشێک دائیمەن شوێن کەوتویان پاشکەوتەی عێراق بێ. ئەمە یەکە ینی هەرێمی کوردستان قبولی نییە. کەواتە بەرپرسیاری یەکەم لە ئەم هەموو کێشەیە لە دوای 2003 تا ئێستا
کێیە چۆن ئەتوانرێت ئەم یعنی بەڕاستی تێبینی لە هەردوو لا هەیە تێبینی لە هەردوو لا هەیە بەڵام زیاتر لە لایەنی عێراقی هەیە لە لایەنی عێراقی کە ئەوان وەکو بڵێ قەناعەتێکی تەواویان بە سیستەمەکە نییە بە سیستمی فیدرالی نیە وەکو شێوەیەکی فیدرالی مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان ناکەن ئێستا بە هەر حاڵ ئەم کابینەیە نوێیە دامەزراوە بەڕێز عەلی زەیدی ئەم کابینەی تەشکیل کردووە چۆن مامەڵە لەگەڵ ئەو کابینەیە بکەین ئەمە لێرە گرنگە باس لەوە بکرێت ئەو کابینەگە تەماشا بکەین وەکو زۆربەی کابینەکانی پێشەخۆی ئەم بەڕێزە مڕەشەحی تەسویە بوو یعنی لە هیچ لە هەڵبژاردنەکانی عێراق دوای 2005 تاکو ئێستا ئەو لایەنەیە ئەو کوتلەیە کەوا لە هەڵبژاردنەکان بردویتەوە ئەو حکوومەتی تشکیل نەکردیە ئللا لایەکی تشکیلی کردووە و لە زۆربەی لایەنەکانیش ئەوانەی کە بردویانەوە فائیزەکان لە انتخابات لا دراون مڕەشەحێکی دیکە کە نە لە انتخابات بەشداری کردووە نە کوتلەی هەبووە نەشتی هەبووە بۆتە سەرۆک وەزیران مستەفا کازمیە عادل عەبدولمەهدیە و ئەم بەڕێزەی زەمەکو ئەوانە بۆیە ئەم بەڕێزە نەک هەر ئەسڵان کوتلەی نەبووە نەک داخلی انتخابات نەبووە ئەسڵان یەک پەرلەمانتاریشی نییە لە پەرلەمان بۆیە ئەمە باڵێن بار و دۆخی نێودەوڵەتی وای کرد کە ئەو بەڕێزە بێتە پێشەوە بە تایبەتی پشتگیری ئەمریکا بوو پشتگیری ئەمریکا بۆیە ئەمە ئێستا ئێمە هەرێمی کوردستان بەڕای من پێویستە کە قسە لەگەڵ ئەوە دەکرێت قسە لەگەڵ ئەو بەڕێزە دەکرێت گفتوگۆی لەگەڵ بکرێت ڕێککەوتنی تەواو ئەوانەی کە پێشان جێبەجێ نەکراوە داوای لێ بکرێت کە ئەمە جێبەجێ بکە هەر لە مەسلەی موچە و بودجە بە شێوەیەکی گشتی لە مەسلەی نەوت و گاز لە مەسلەی پابندبوو بە دەستورەوە لە مەسلەی جێبەجێکردنی یاساکانی باڵێ عەدالەت ئینتیقالی ئەوانەی کە یعنی تایبەتە بە بنەماڵی شەهیدان و زیندانیانی سیاسی ئەمانە هەمووی و هەروەها لەگەڵ ئەوەشدا لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی کەوا نوێنەریان لە پەرلەمان هەیە قسە لەگەڵ ئەوانش بکرێت یعنی دەبێ بە سێ لایەنە هەرێم دەبێ ئەو پەیوەندی بە سێ لایەنەوە ئیش بکە لایەک لەگەڵ بەڕێز عەلی زەیدی لایەک لەگەڵ ئەو لایەنە سیاسیانەی کەوا نوێنەریان لە پەرلەمان هەیە لایەنی سێم ئەو لایەنە نێودەوڵەتیانە کە پشتگیری عەلی زەیدی دەکەن وەکو ئەمریکا و فەڕەنسا و با بڵێن ئەڵمانیا ئەمانە بتوانن ئەفشاری بخەنەسەر بەڵێ ئەگەر ئەقلیەتەکە هەمان ئەقلیەت بێ لە ماوەی 23 ساڵدا نەگۆڕا بێ کەواتە 26 ساڵدا زیاتریش ئەگەر حکوومەتی هەرێم بێ هەوڵ لەگەڵ هەر حکوومەتێکی نوێ بدات بە هەمان شێوە سەرکەوتوو نابێ بەڵام ئایا فشاری دەرەکی کاریگەری لەسەر گۆڕینی ئەقلیەتی حکوومەتی عێراق بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان و بەگشتی هاوڵاتیانی عێراقی دەبێت جانە من چم گوت من گوتم لە سێ قۆڵەوە پێویستە حکوومەتی هەرێم هەوڵەکانی خۆی سەر بکاتەوە قۆڵی یەکەم لەگەڵ بەڕێز عەلی زەیدی قۆڵی دوم لەگەڵ لایەنە سیاسیەکان قۆڵی سێم لەگەڵ لایەنی نێودەوڵەتی لایەنی نێودەوڵەتی مەرجی هەیە لەگەڵمان بۆ ئەوەی هاوبەش بێ و هەروە پاڵپشتیمان بکە هاوکاریمان بکە ئەویش ئەوەیە کە نێوماڵی خۆمان ڕێک بخەین لایەنی نێودەوڵەتی لە زیاتر لە 15 ساڵە لە 92 تاکو ئێستا داوا لە ئێمە دەکا کە یەک ئیدارەمان هەبێ داوا لەوە دەکا کەوکەوە هێزی پێشمەرگە ڕێک بخرێ بێتە هێزێکی نیشتیمانی ئاسایش و پۆلیس ڕێک بخرێ ئەمانە ئەو کەم و کوڕیانە کە ناو هەرێم هەیە نەمینێ ئەو ناکۆچی لایەنە سیاسیەکان نەمێنێ یعنی بەڕاستی ڕێکخستنەوەی نێوماڵی کورد ئەمەی دەوێت ئەگەر ئەوەمان کرد ئەو کات دەتوانین لایەنی نێودەوڵەتی بینە سەرخەت و پشتگیریمان بکە و هەروەها دەتوانین لەگەڵ لایەنە سیاسەکانی بەغداش ئەو هێزە نیشان بدەین چونکە تۆ ئەگە بەلاوازی مامەڵە بکەی بەلاوازی مامەڵە لەگەڵ بەغدا و لەگەڵ بەڕێز عەلی زەیدی بکەی بە یەک لایەنە بکەی بە تاک لایەنە هیچ لە بۆ ناکەن و بڕۆ لەوانەیە ئەوەی کەوا پێشترش بەدەستمان هێنابوو بەدەستمان دەچێت بەڵام پێویستە نێوماڵی خۆمان ڕێکخینەوە ئەو ناکۆچیە سیاسیانەی لە نێوان لایەنە کوردیەکان نەیەڵین و حکوومەتی هەرێم کابینەیدا پێک بێنرێ و هەروە پەرلەمان کارە بکرێتەوە ئەمانەمان چاپ بکەینەوە واتە برینەکانی خۆمان چاپ بکەینەوە خۆمان بەیەکە اینجا بەهێزەوە بتوانین مامەڵە لەگەڵ ئەوان بکەین بە داوا لە هاوپەیمانان بکەین ئەو وەفدانەش کە دەچێت بۆ بەغدا یعنی من پێم خۆش و بەڕاستی لەگەڵ ئەوەی کە گرنگە ئەو سەردانەی بەڕێز سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەمڕۆ بۆ بەغدا زۆر گرنگە و ئەمە نیشانەی سەرکەوتووی دیبلۆماسیەتی هەرێمی کوردستان بەڵام ئەو کات بەهێزتر دەبوو کەوا حکوومەت بە پێکهاتەکانیەوە ئەم شاندەی دروست بکردبایە یعنی لایەنی دیکەشی تێدا بایە باڵێ مەثەن
جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لەگەڵ با لایەنێکی دیکەی لەگەڵ با وەزیری سامانە سروشتیەکانی لەگەڵە بەڕێز کەمال محەممەدی لەگەڵەوە بەهێزەوە لەگەڵیان بەهێزەوە دەمانتوانی مامەڵە لەگەڵ بکەین یعنی مەبەستی من ئەوەیە وەکو حکوومەت مامەڵە لەگەڵ بەغدا بکەین وەکو هەرێم مامەڵە نەک وەکو حزبێک مامەڵە لەگەڵ بەغدا بکەین ئەو کات دەتوانین ئەوە داواکاریەکانی خۆمان بەسەریان بسەپێنین. بەڵێ دکتۆر ئەوەی کە چاوەڕێ دەکرێت لە حکوومەتەکەی علی زەیدی ئەوەیەکە لە بەرەوەی ئەمریکاش وەکو جەناب تاماژت پێکرد پاڵپشتی لە حکوومەتەکەی دەکات و لە چوارچەوەی ئەم گەرمەی شەڕە و شەڕی هەژمونی لەسەر خاکی عراق لەگەڵ ئێران و ئەم شەڕە ناوچەیە کە ڕووی داوە چاوەڕێی چی لە ئەم حکوومەتە دەکەن ئایا خوێندنەوەتان ئەرێنیە بۆ داهاتوی چارەسەری کێشەکان لەگەڵ بەغدا یان هەر بە دەردی حکوومەتەکانی پێشوو دەچێت و ئەبێشان لە دوای شان بچێتەوە بۆ بەغدا ئەم پاڵپشتیە گەورە و گرمەی کە لە بەڕێز علی زەیدی کرا لەلایەن لانی نێودەوڵەتیەوە من پێم وایە ینی پێشتر ئیشی بۆ کرابوو ئەمە ینی ئامادە کرا بۆ پێشتر ئەمە هەر لەوەنە و بە شەو ڕۆژێک بێن ئەم پشتگیری بکەن دیارە ئەم بەڕێزە بەڵێنی داوە دیارە بەڵێنی داوە و لە تواناییدا هەیە کە هەندێک لەو بەڵێنانەی کە داوێتی بەلایانی نێودەوڵەتی جێبەجێ بکە بە تایبەتی یەک لەوانە کە باڵێن چەک لە دەرەوەی دەوڵەت نەبێ هەمووی میلیشیاکان چارەسەر پێ ئەکرێ ئەجا پێ دەکرێت پێی ناکرێت من تەوەقع ناکەم من تەوەقع ناکەم و گەشتبین نیم لەوەی کەوا پێی بکرێ بەڵام ئەو چۆن بەڵێنی داوە و بە چ شێوەیەک دەتوانی ئەم بەڵێنە جێبەجێ بکە ئەمە من پێم وایە ئەم ینی هێشتنەوەی ئەم چەند وەزیرەش کەوا دەنجال لەسەر نەدرا یەک لە ئەسبابەکان ئەوە بوو کە نەوەکو باڵێن وەزیری لایەنە میلیشیاکان بێنە ناو حکوومەتەوە اینجا لەو چەند ڕۆژەی داهاتووتە بە دیار دەکەوێت ئەگەر توانی ئەم وەزارەتانە کە ماون خەڵکی لە دەرەوەی میلیشیات بێتە ناو حکوومەت ئەگەر توانی خەڵکی میلیشیاوی نێنێتە ناوناو حکوومەتەکەی خۆی ئەمە هەنگاوی یەکەم سەرکەوتوو بووە لە بەڵێنەکانی بەڵام ئەگەر نەیتوانی کەواتە لێرەوە فەشەل دەکا و لێرەوە شکستەکەی دەست پێ دەکا ئەو پشتگیری کە ئێستا هەیەی بالعکس دەبێت بە پێچەوانە دەبێتەوە لەوانەیە هەوڵی ئەوە بدەن کەوا بیگۆڕن زۆر باشە دکتۆر هەموو کاتی هەرێمی کوردستان هەوڵی داوە کێشەکان لە ڕێگەی دیبلۆماسی و چارە سەر بکات و دەست پێشخەر بووە پێشوازی لەر حکوومەتێک کردووە کە لە عراق هات بێتە سەرکار ویست بێتی دان بە فدراڵیەت لە هەرێمی کوردستاندا بنێت مامەڵە بە دەستور و یاساکانەوە بکات ئیتر هەنگاوەکانی دوای ئەمە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان چی دەبێت ئەگەر حکوومەتی عراق بە هەمان ئەقلیەتی کابینەکانی پێشووتر مامەڵە بکات حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگاکی دیکەی لە پێش نییە غیری ئەوە کە دەبێت لەگەڵ بەغدا مامەڵە بکە بەڵام بۆ ئەوی مامەڵەکەی کاریگەر بێ بۆ ئەوکو پێشان بەلاوازی مامەڵە لەگەڵ بەغدانەکە دیسان دێمە دەگەڕێم و دەڵێم ڕێکخستەی نێوماڵی خۆمان ڕێکخستەی نێوماڵی خۆمان بەردی بناغی سەرکەوتنەکانمانە ئەگەر ئەوەمان هەبێ دەتوانین لەگەڵ بەغدا ئەوەی دەمانەوێ وەری بگرین و جێبەجێ بکەن و لەوانەیە شتی دیکەمان زۆر بەدەستەوە دەبێت ئەوراقمان بەدەستەوە دەبێت دەتوانین ینی کارتی فشارمان زیاتر بەدەستەوە دەبێت ئەگەر خۆمان ێکڕیز بین بەڵام ئەگەر خۆمان ێکڕیز نەبین وەکو حزب مامەڵە لەگەڵ بەغدا بکەین ئەو حزبە بەتەنها و حزبەکەی دیکە بەتەنها ئەو کات هیچ کارتی فشارمان بەدەستەوە نامێنێ یعنی تەنانەت من پێم وایە مەسەلەی ڕێفراندۆمیش کاتی ڕێفراندۆمیشەوە کاتێکی بەهێزە بەدەستمانەوە وەکو ڕقەیەکی تاپۆیە ئەگەر یەک ڕیز نەبین ناتوانین ئەو کاتیش بەکاربێنین بۆیە ئەساسەکەمان یەک ڕیزیە یەک ڕیزەکە پێویستە هەموو لایەنەکان بەڕاستی ئەمڕۆ ناوچەکە بە شێوەیەکی گشتیوە هەموو جیهان لە پێش گۆڕانکاریی زۆر گەورەدایە گۆڕانکاریەکانی زۆر خێران ئەم گۆڕانکاریانە بە شێوەیەک لە شێوەکان کاریگەری لەسەر هەرێمی کوردستان دەبێت ئەجا ئەگەر بۆ ئەوەی ئەم کاریگەریانە بە شێوەیەکی نەرێنی نەبێ بە شێوەیەکی ئەرێنی بێ بتوانین ئەگە سوودیش لە کاریگەریەکانی ئەقلیمی وەرنەگرین بەلایکەم خۆمان بپارێزین لە دەرهاویشتە خراپەکانی پێویست ئەو یەک ڕێزێمان هەبێ ئەم ڕێکخستەی نێوماڵەمان هەبێ ئەم لادانی ناکۆچیەمان هەبێ بەسە تاکەی یعنی تاکەی لەسەر وەزارەتێک لەسەر شوێنێک لەسەر شتێک ئەو ناکۆچیە بێ ینی ساڵی خۆش مانگ نۆ مانگە ئەم پەرلەمانەکان باشە دکتۆر ببوورە لەگەڵم بمێنەوە دوو ڕاگەنراوی بە پەلە هەیە من لێرە ئاماژێ پێکەم بۆ بینەرانی کوردستان 24 مەسرور بارزانی سەرۆکۆزیرانی هەرێمی کوردستان لە پێگەی فەرمی خۆی لە ئێکس ڕاگەنراوێکی بڵاو کردوتەوە سەبارەت بە سەردانەکەی بۆ بەغدا ئاماژە بۆ دەکات بە سەردانێک کە 2 ڕۆژ بەردەوام دەبێت گەیشتینە بەغدا بۆ گفتگۆکردن لەبارەی چارەسەرکردنی کێشەکان و پەرەپێدانی هاریکاری و هاواهەنگی بۆ تێپەڕاندنی ئاستەنگەکان لە کۆبوونەوەم لەگەڵ سەرۆکۆزیرانی فدراڵ بەڕێز علی فالح ئەلزەیدی جەختمان لە گرنگی چارەسەرکردنی کێشەکان لەسەر بنەمای ڕێزگرتن لە دەستور و قەوارەی فدراڵی هەرێمی کوردستان کردەوە.
هاوکات نووسینگەی ڕاگەیاندنی سەرۆکوەزیرانی عراقیش ڕاگەیەنراوێکی بڵاو کردوتەوە لەبارەی کۆبوونەوەکەی ئەمڕۆی مەسرور بارزانی و علی زەیدی. ئاماژە بۆ کراوە لە ڕاگەیەنراوەکەدا کە سەرۆکوەزیران بەڕێز علی فالح زەیدی ئەمڕۆ شەممە پێشوازی لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی وەشاندی یاوەری کرد. لا دیدارەکەدا بارودۆخی گشتی وڵات تاوتوێکرا، هەروەها باسی کێشە تەکنیکیەکانی پەیوەست بە دۆسیەی دەواازە سنووریەکان، جێبەجێکردنی سیستمی ئەسیکۆدا و کۆمپانیا نەوتیەکانی وەبەرهێنەر لە هەرێم کرا. لەم چوارچێوەیەدا جەخت لە بوونی دەرفەت بۆ هەماهەنگی بەرز و هاوکاری نێوان حکوومەتی فدراڵ و حکوومەتی هەرێم کرایەوە بەمبەستی بەڕێوەبردنی بابەتە تەکنیکیەکان و نەهێشتنی بربەستەکان بۆ چارەسەرکردنیان بەپێی یاسا و دەستور. بەڕێزیان پەرۆشی حکوومەتی دووپات کردەوە بۆ چارەسەرکردنی سەرجەم کێشەکان. هاوتەریب لەگەڵ کارنامەی حکوومەت کە ئامانجی خزمەتکردنی هاوڵاتیانە بەبێ جیاوازی پێکهاتەکان. هەروەها ئاماژێ بۆدا کە هەمووان لەم نیشتیمانەدا شەریکن و ئامانجی سەرەکی گەیشتنە بەڕێککەوتنێک کە بەرژەوەندیەکانی وڵات بپارێزێت و خزمەت بە گەلەکەی بکات. لای خۆشیانەوە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پیرۆزباییەکێکی خۆی بۆ بەڕێز زەیدی نوێ کردەوە بە بۆنەی بەدەستێنانی متمانەی ئەنجومەنی نوێنەران و پێکێنانی کابینەی نوێی حکوومەت. پاڵپشتی حکوومەتی هەرێمیشی بۆ کابینەی وەزاری ڕاگەیاند. هاوکات جەختی لا گرنگی چارەسەرکردنی ڕێشەی سەرجەم کێشە تەکنیکیەکان کردەوە بەپێی دەستور. باشەمە ئەم دوو ڕاگەیەنراوە بوو کە هەم سەرۆکوەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستان ئاماژەی بە سەردانە دوو ڕۆژەکەی بۆ بەغدا کردبوو، هەم لەلایەکی دیکە نووسینگەی سەرۆکوەزیرانی عراق لەبارەی ئەم سەردانە ڕاگەیەنراوەکەی بڵاو کردبووە. لەگەڵ میوانەکەم زیاتر لەسەرم بابەتە قسە دەکەم بە تایبەتی ئەو ڕاگەیەنراوە دکتۆر بەشیر کە جەنابی سەرۆکوەزیران مەسرور بارزانی ئاماژەی پێکرد جارێکی دیکە لە بەغدان بۆی کە جەخت لە پابندبوون بە دەستور بکەنەوە ڕێزگرتن لە مافە یاساییەکانی هەرێمی کوردستان. ئەم دەستورە کێشە سەرەکیەکەیە کە عراق پێوەی پابند نابێت یا ئیرادەنیە یا دەستێوەردانی دەرەکی هەیە، عراق خاوەن سەروەری و بڕیاری خۆی نییە، بۆیە تا ئێستا کێشەکان هەر بەردەوامە. ئەوانە وەکو مەبدە شتێکی باشە، ئەم اتفاقە کراوە و داکۆچی کراوە لەسەر پابندبوون بە دەستور و هەموو مافە دەستوریەکان، بەڵام ئەوەندە بەس نییە. ئەمە پێویستی بە متابعە و بەدواداچوون هەیە، پێویستی بە کارکردن هەیە، پێویستی بە بەردەوام فشارکردن هەیە بۆ ئەوەی ئەم ڕێککەوتنە جێبەجێ بکرێت، ئەم بەڵێنە کە داویانە پابندبوون بە دەستور جێبەجێ بکرێت. من ئاماژەم بۆدا دەستور عیبی نییە، بەڵام عیب لەوانەیەکەوە دەستور جێبەجێ دەکەن. جێبەجێکردنی دەستور کێشەی تێدا، دەستور بۆ خۆی کێشەی تێدا نییە. عێراق بە هەر شێوەیەک بێ لە ئێمە باشترە لە هەندێک لایەنەوە. ئەمە لەوانەیە لە هەندێک شت ینی عێراقمان پێ باش نەبێ و خۆمان پێ باشتر بێ لە هەرێم لە زۆر بوارەوە، بەڵام لە هەندێک شتە عێراق لە ئێمە باشترە. عێراق دوای ئێمە هەڵخەڵ بژاردنی کرد، بەڵام پێش ئێمە حکوومەت و هەموو سەرۆکاتەکان استحقاقاتی دەستوری تەواو کرد. ئێمە پێش ئەوانیش انتخاباتمان کردووە، بەڵام تا ئێستا نەمانتانی و پەرلەمانکارە بکەین و حکوومەت پێک بین. ئەمە لەلایەکەوە، ئەمە لایەک لاوازی ئێمە و بەهێزی ئەوان نیشان دەدا. ئەوان بە هەر حاڵێک بێ چەندە ناکۆک بنە نێو خۆیان، بەڵامان چوارچێوەیەکیان هەیە، چوارچێوەیەکی مەذهبیان هەیە. ئەم چوارچێوەیە کۆیان دەکاتەوە و لە کاتی تنگانەدا لە کاتی بوون هەر کێشەیەک نایەڵم بگاتە خاڵی خەتەر و مەترسیدار چارەسەری دەکەن. لەوێ چارەسەر نەکرا مەرجەعێکی مەذهبیان هەیە، ئەو مەرجەعە وا دەکات لە کاتی پێویستە تەداخل دەکات بە یەک ڕستە شتەکان چارەسەر دەکەن، هەموو ئیلتیزام دەکەن پێوە. ئەمە لانی شیعە. لانی سونە مەجلیسێکی سیاسیان هەیە، ئەنجومەنێکی سیاسیان هەیەکەوە کۆیان دەکاتەوە. ئێمە پێویستیمان بەو ئەنجومەنە سیاسی، پێویستیمان بەو با بڵێن میثاقێکی شەرەف هەیە، میثاقێکی وەتەنی نیشتیمانی هەیە لە نێوانمانەوە کە ئەمە هەمان بێ. ئەمە لە پێشترین لەوان، ئێمە لە بارترین، ئێمە لەوان ئازاترین کە ئەم شتانە بکەین، چونکە ئێمە پێش ئەوان ئیدارەمان هەبووە، پێش ئەوان ئێمە ئەم هەرێمان بڕێوە بردووە لە زۆر بواری ئابووری و ئاوەدانی و دیبلۆماسیدا پێش ئەوانین، ئێمە پێش عێراقین، بەڵام بەداخەوە لەوەوە لەوان دوا کەوتین. بۆیە پێویست بەوە دەکە ئەمڕۆ ئەوانەی کە ئەمڕۆ لە بەغدا لەسەر وەرەقە نووسرا و جێبەجێ کرا لە پابندبوون بە دەستور لە مافی امتیازاتەکان مادەی 140 موچە و بودجۆ ئەمانە پێویستە بە دوواداچوونێکی تەواوی بۆ بکرێت لە هەرێمەوە. ئەم بە دوواداچوونە وەکو گوتم ئەگەر لە پێگەیەکی بەهێزەوە بێ ئەمە سەر دەگرێت، بەڵام ئەگەر لە پێگەیەکی لاوازی وەکو ئەمڕۆی ناکۆچی لایەنە سیاسەکانی هەرێم بێ بەڕاستی مێژوو لە پاشان ڕەحم ناکات. مێژوو ئەو لایەنە لەسەر ئەو لایەنە دەنووسێکە بۆتە هۆکار بۆ کارە نەکردنەوەی پەرلەمان و بۆ ئەوەی کەوا کاروباری ئەو هەرێمە
ئاوا ساڵێک و 8 مانگ و 9 مانگە تعتیل بکرێ لەسەر ئەوەیەکەوە کابینە پێکرا. بەڵێ دکتۆر بێگومانەوەی کە جەناب تاماژەت پێکرد عراق و سەرکردەکانی وەش بەشی ئەو سنەوە لەناو یەکدا هەرچەندە ناکۆکیان هەبێت کە دەگاتە مەسئلەی هەرێمی کوردستان یەکگرتوو دەبن بەرامبەر بەیەک، بەڵام پێتوان نییە بە درێژایی ئەو مێژوەی کە عراق هەیەی لە دوای ڕوخانی حکوومەتی بەعسەوە تا ئێستا دەوڵەتێکی قوڵ لە نێو عراق هەیە کە بڕیار لەسەر سەرجەم پرسە سیاسی گرنگەکان دەدات و هەر ئەویش ئاراستەی دەکات و هەر ئەویش ئاستەنگ لەوانەیە لە نێو هەرێمی کوردستان و بەرەو پێشچوونەکانی دروست بکات. بێگومان عێراق بەخۆی بە شێوەیەکی چەند کێشەیەکی بوونیەوی هەیە، یعنی ئەم کێشە بوونیەوانە لە ساڵی 1920ەوە لە کاتی باڵێ دروستبووین دەوڵەتی عێراقەوە هەیە. تۆ بزانە ئەو کات کە یعنی پێش 100 و ئەوەندە ساڵە ئەو کێشانە لە عێراقدا هەبووە بۆیە وای کرد کە دەوڵەتی عێراقیان دامەزراند پاشایەکیان لە نێو عێراق هەڵ نەبژات نەیانتوانین لەو ئەو هەموو با بڵین لایەنە ئیتنی و لایەنە نەتەوەی و مەزەبیە پێکرازی بن لە دەرەوە پاشایەکیان هێنا مەلیک فەیسەڵ یەکەم لە دەرەوە هێنا بۆ عێراق. اینجا ئیدارەدانی ئەو با بڵێن تەنەوع مەزهبی و ئیتنی و ئاینی و منتقەبی ئەوانە ئیدارەدانێکی باش نەبووە تاکو ئێستا بۆیە دائیمان شەڕ و نزاع ئەوانە بووە و کوردی ژێک لەو لایەنانە بووەکەوە زەرمەند بووە تاکو ئێستا بۆیە چاوەڕوانی ئەوە بوو لە عێراقی نوێدا ئەمە نەمینێ، بەڵام بەداخەوە لە عێراقی نوێدا هەمان بیری شۆڤینی هەمان فکری ئەوانە بەنەخۆ کورد لە مەرحەلێک لە مەرحەلەکان بە شێوەیەکی دوور و درێژ لەگەڵ شیعە هەواڵبەریمان بوو، تحالفاتمان لەگەڵ شیعە بوو، دیسان لەوێوە هەندێک ئەزیەتمان خواردن هەندێک زیانمان پێگەیشت لە پاشان لەگەڵ سونە لە مەرحەلێک لە مەرحەلەکانی مە تحالفاتەکان هەبووە لەوێش دیسان زەرەر و زیانمان بینی. ئەمانە وا دەکا کە ئەمڕۆ کورد بەڕاستی ئەو گەمە سیاسی کە لە عێراقدا هەیە پێویستە بنەماکان و قەواعیدەکانی بگۆڕێ. ئەو قەواعیدە سیاسی گەمەی سیاسی لە عێراقدا ئێمە هەمووان تاقی کردوتەوە، لەگەڵ سونە تاقیمان کردوتەوە، لەگەڵ شیعەش تاقیمان کردوتەوە. پێویستە دابنیشین بەیەکەوە ئەم لعبەیە بنەماکانی بگۆڕین. ئەمە لەسەر چ بنەمایەک ئەو جارە ئەمە لەگەڵ بەغدا لەگەڵ لایەنە سیاسەکانی سونە و شیعەدا مامەڵە دەکەین. باشە دکتۆر، بەڵام لە دوای دروستبوونی عراقی نوێ ئەو وڵاتە زلهێزانەی کە ویستیان عراق بێتە مۆدلێک لە دموکراسی و فدرالی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە دواتر خۆیان پەشیمان بوونەوە لە بەرەوەی عراق ئەوە نەبوو کە ئەوان ئەیانویست. ئایا ئەو وڵاتانی کە ئێستا دەستیان لە پێکهێنانی ئەم حکوومەتە هەیە و دەستیان لە جێگۆڕکەی سەرۆکەکان لە عراق هەیە و بڕیار لەسەر چۆنیەتی ئیدارەدانی سیاسی عراق دەدەن، متمانیان بە عراق ماوە تا بیانەوێ ڕێڕەوەکەی بۆ ڕاستکەنەوە؟ ئەو وڵاتە زلهێزانەی کە با بڵێن گۆڕانکاریان دەستیان هەبوو لە گۆڕانکاریەکانی عێراق کە بە تەمابوون عێراق بتە وڵاتێکی دیموکراسی، ئەوان بەڕاستی خۆشان ینی خوازیاری ئەوە نەبوون. ئەوان هەندێک بەرژەوەندی تایبەتیان لە عێراق بوو، بەرژەوەندەکانی خۆیان دەستێندا مەسەلەی نەوت و مەسەلەی ئەو هەموو خێر و بێراتانی عێراقا دەنا ئەوان لە خەمی ئەوەنی چی حکمی عێراق دەکا ئایا عێراق گەندەڵەیانە دەنا خۆ ئەوان ئەگەر بە تەمابن عێراق چاکەنەوە نەخۆشی یەکەمی عێراق گەندەڵیە و گەندەڵەکانیش دیارن و ڕێگاکانی گەندەڵیش دیارە. ئێستا گەندەڵی بە سیستماتیک کراوە، یعنی ئەو وەختی کە دەیانگوت ئەو با بڵێن دزی سەردەم سەریقەت القەرن 2 ملیار و نیوە، ئێستانە ئاشکرا بووە نزیکەی 8 ملیار دۆلارە. ئەمانە تا ئێستاش ئەمە ینی بنگۆم کرا، نەمحاسەبە کرا، نەشت کرا، نە دیارە کە چ دەکرێ و چ ناکرێ. ئەمانە وڵاتانی زلهێز دەبین ئەو شتانە دەبینن، بەڵام ئیشێک ناکەن، کارێک ناکەن بۆ چارەسەری ئەمانە. دەنا ئەگەر ئەوان بە خۆیان بیانویست بایە ئەم وڵاتە زلهێزانە دەیانتوانی عێراق بە شێوەیەکی ئاوا بەڕێوە بن بدەنە دەست کەسانێک کە بتوانێت عێراق بەڕێوە بە، بەڵام ئەوان عێراقیان تەسلیمی وڵاتەکانی دەوروبەر کرد. بۆیە هەموو وڵاتەکانی دەوروبەر دەستیان لە عێراقەیە و ئەو بەڵێنانەی کە بە کوردیش درابوو وەکو خۆی جێبەجێ نەکرا. هەرچەندە وەکو گوتم کورد بۆ خۆ شوێنێک تاوانی هەیە کە یەک ڕیز نەبووە، بەڵام لەگەڵ ئەوەش ئەو وڵاتانە لەگەڵ کورد باڵێن ئەو بەڵێنانەی کەوا پێیاندا بوون نەدرا. کورد ئەگەر ڕۆڵی سەرەکی لە بەغدا هەبایە بەهێز و مامەڵەی بکردبایە لە جیاتی ئەوەی کە عێراق تەسلیمی ئەو لایەنانەی دەوروبەر بکرابایە، تەسلیمی باڵێن پیاوانی دەوڵەتی ناوخۆ بکرابایە و سوود لە ئەزمموی هەرێمی کوردستان وەربگیرابایە لە 92 تاکو 2023 ئەوە ئێستا لە عێراق ڕووی نەدرا، بەڵام تەسلیمی ئەو کەسانە کرا کە بەرژەوەندی خوازی خۆیان و بەرژەوەندی خوازی ڕۆژئاوان لەگەڵ ئەوەش لەگەڵ بەرژەوەندیەکانی خۆیان تێر نابن. ئەو بیرە شۆڤینیە بەرامبەر بە هەرێمی کوردستان هەر ماوە و هەر بەردەوامیش دەبێت. لەبەر ئەوەشە ئەمڕۆ دەبینی دەنا لە هیچ وڵاتێکی دنیا
نییە ینی دەوڵەتێکی فیدراالی بێ یەک هەرێمی هەبێ بۆ یەک هەرێمی چەندە داوایان کرد بەسرە چەند داوایە کرد ئەمبار وڵات بابلی پارێزگاکان کە چەند داوایان کرد بەڵام بە ئاگر و ئاسن وەڵام درانەوە یان نابێت بۆ نابێت و دەستور ڕێگەی داوە تۆ وڵاتێکی فیدراالی دەستور ڕێگەی داوە کە پارێزگایەک یان چند پارێزگایەک دەتوانن ببنە هەرێمێکی فیدراالی بۆ ڕێگە نادەن چونکە باوەڕیان بەوە نیە. باشە دکتۆر، حکوومەتێک کە نەتوانێت چوارچوەیەکی فدراالی دیاریکرا و قبول بکات یا ئەو سیستمە سیاسی کە هەیە بەڕێوەی ببات ئەتوانێت بەرەو ناوەندگرایی و سنترالیزم بڕوات و حکوومەتێکی ناوەندگرا و سنترال بەڕێوە ببات ئایا ئەمە پێی دەکرێت یا تەنها کێشەی ئەو لەگەڵ هەرێمەکان و نەتەوەکان و پێکاتەکانە؟ خاتون من پێم وایە لە عێراق سندە منەوە ڕای خۆمە لە عێراق دەوڵەت نییە لە عێراق دەسەڵات هەیە دەسەڵاتەکەیە دەوڵەتێک نییە کەوا بەڵێ هەژمونی بەسەر هەموو کایەکانی دەوڵەت دەسەپان بێ وەکو جنابتەن ئاماژەتان پێدا دەوڵەتی قوڵ هەیە لایەنەکانی دیکە ئێستا زۆربەی کایەکانی وڵات بەڕێوە دەبن بۆیە چاوەڕوان دەکرێت بزین ئەو بەڕێزە بەڕێز عەلیزەیدی چی دەکا من پێم وانییە بتوانێت لەبەرەوەی ینی دارە شەهرەکەی پێبێ هەموو ئەو کێشانەی عێراق چارەسەر بکە ئەگەر بە خلالی 4 ساڵیان دەورەیەکی دیکەشی پێ بدەن من پێم وانییە چونکە ئەگەر ئەمە مادەم بە بەڕێز محەممەد شیع سوودانی نەکرا من بەڕێز محەممەد شیع سوودانی لە نزیکەوە دەناسم ینی بێکەوە ئەندام پەرلەمان بووی لە بەغدا بیری زۆر چاچی هەبوو و ئەفکاری زۆر چاچی ئیشی زۆر چاچی دەکرد و دەویست زۆر بەڵام ڕێگەی پێنەدا کە ڕێگەی پێنەدرا باوەڕ ناکەم بەو بەڕێزش ئەو ڕێگەیە بدرێ هەرچەندە بەڵێنیشی بە دەرەوە داوە لەبەر ئەوە ئەم دەوڵەتە قوڵە تا مابێ لە عێراق نە عێراق ئۆخەی دەکا نە ئێمەش ئەوخە دەکەین. زۆر باشە، زۆر سپاس دەکەم بەڕێز دکتۆر بەشید حەداد جێگری پێشووتری سەرۆکی پەرلەمانی عێراق. زۆر سپاس دکتۆر کە لەگەڵمان بوو. زۆر سپاس.